باشا ناسي باشا ئەم قورئانە کە کرایتە زمانی ئاماژە گەورەتر دەبێت ئەتمەن سێ قورئانی ئاسایی لێ دەبێت ئەمن هاتیمە لە کردمە سێ بەرگ لەوەی قورس نەبی کاتێکی ئەگەلەیەک بەرگ وا زۆر قورسە و پەردا هەردانەوەی پەڕەکان زۆر قورس دەبێت کردمە سێ بەرگ هەر دەزوو لە بەرگێکم کۆ کردەوە هەر دەزوو لە بەرگێکم کۆتەوە و بەرگشی زۆر جوانیشمان لۆ ئەوە کردیە لەسەریشمان نووسێ قورئان کەنبی سومەل بوکم ئەو کەسێک کە خوێندەواریە دەزانێت ئەو قورئانە تایبەتە بە ناویستان و ئەو کەسێک کە خوێندەواریشی دوو وێنەی گوێمان کردی خەتەکی بەناودا هاتێ ئەو نیشانەی ئەوە نابیستە قورئان تایبەتە بە نابیست و ئەو قورئانە هەمووی ئاەتەکە نووسراتەوە لە ژێری بە زمانی ئاماژە ئەوان نوتقیان نیە بە زمانی ئاماژە قورئانەکە دەخوێنن هەر لە زمانی عەرەبی 28 پیتی عەرەبیمان هەر پیتە و زمانی ئاماژەش تایبەت بەخۆی هەیە حرەکەشی تایبەت بەخۆی هەیە لەم ئەلیف ئەو هایە ئەوە بایە ئەوە تایە ئەوە میمە ئەوە نونە ئەوە عینە هەر پیتە و حرەکەی خۆی هەیە قورئانمان لەسەر ئەو شێوەیە لۆ داڕشتنەوە ئەلحەمدوللا ئێشەتی زانایانیش سوپاسیان دەکەین بەڵگەی باشی و چاچی ئەو قورئانەیان فتوایان لۆ دەرکرد لە پەڕ یەکەمماندایە و سپاسی ئاوقافیش دەکەن ئەوانی زۆریان پێ خۆش بوو زۆریان پێ باش بوو ئەلحەمدوللا ئەو ئێستا لە کوردستان لە هەمووی وڵات بوویتەوە و لە جنوبی عێراقیش ئەو قورئانە بیرۆکەی لەوە سەرچاوی گرتکەوە تەماشام کرد لە وڵاتانی دەوروبەرمان قورئان لەسەر قورئانی ئاسایی دەخین نابیستەکان و ئەمنیش لێرە قورئانم لەسەر قورئانی ئاسایی پێدەگوتن بە زمانی ئاماژە تەماشام کرد لە وڵاتانی دەوروبەرمان هەندێک سوورەتی کورد سوورەتەکانی ئاخری قورئان وەکوو سوورەتی ئیخلاس و ناس و فەلەق و ئەو سوورەتە گچکانە کرایتە زمانی ئاماژە منیش بیرم کردەوەتم مادەم چەند سوورەتێک کەم توانرای بکرێتە زمانی ئاماژە دەتوانین هەموو قورئان بخوێنە سەر زمانی ئاماژە چێ بەڕاستی لەوان زۆر قورس لەسەر قورئانی ئاسایی بخوێن مەزموعەشیان هەر تێ نەدەگەیشتن لە فەزلی خوای گەورە بە زیادووی خوای گەورە ئەو بەخشەی بەم بەخشەی توانیم هەموو قورئان بخەمە سەر زمانی ئاماژە لە ماوەی نزیکەی 2 ساڵان و ئێستا ئەو قورئان لە بەردەستی نابیستانە بە ئاسانی بەبێ ئەوەی ئەم پێیانبرێن بەخۆیان دەتوان بخوێنەوە پێویستیان بە مامۆستاژ نییە چەند ساڵە دێ ئێرە چەند ساڵە دێ ئێرە 7 ساڵە دێتە مزگەوتی ئێرە دڵخۆشی بەهاتن ئێرە ئیسفادەت کردیان دڵم زۆر خۆشە دێم ئێرە دڵم زۆر خۆشە کە دێم ئێرە پێشتر داهاتین لە خوتبەیدا دەنیشتین هیچ کەس نەبوو تێی نەدەگەیشتن لە خوتبە نەدەگەیشتن ئەم قسەیان دەکرد لەمەر دانیشتم ئەلحەمدوللا ئەمە نابیستین ئێستا ئەتوو خوا خێر نووسی ئەتوو لۆمان تەرجمە دەکەی و تێدەگەین و دێن خوای پێ پاداش بداتەوە سوپاس دەکەین سوپاسی لۆ مامۆستاش دەکەین ئەتوو وەکو مامۆستای لۆمە وتاری هێنمە شەو ڕۆژ چەند قورئان دەخوێنی دەخوێنی بەخێراتتا دەکەین سوپاسان دەکەین لەو مقابلەیە زۆر سوپاس ئەتوش زۆر مادی لەگەرمان سوپاس دەکەین پێشتر قورئان نەبوو لەسەر قورئانی ئاسایی بەس دەستمان تەماشامان دەکرد و هیچ نەبوو بەڵام ئێستا تو قورئانت تەرجمە کردی و خوا خێر نووسی تەوزیع کردی ئەمە دڵمان زۆر خۆشە دێن لێرە قورئان دەخوێنن و ئەدی لە مارێ قورئان دەخوێن لە مارەش قورئان دەخوێنن و قیت قیت دەخوێن و ئیشێ دەکەین و قیت قیت دەخوێن لە ئیشێ بینەوە ئیسراعەتکەین قورئان دەخوێنن دڵت خۆشە بە قورئانێ زۆر دڵمان خۆشە خوا خێر نووسی کە ئەوەت کردیە سوپاسی مامۆستا کەمالیش دەکەین کە ئەمەی لێرە کۆکردەوە و تاریهێنیمان لۆ دەدا بە زمانی ئاماژە و دەرکەی لۆ کردینەوە چەند ساڵە دێ ئێرە 7 ساڵە دێمە مزگەوت و تاریهێنی
هیچ دانەبرامە بەردەوام 7 ساڵە من دێم لە ئێرە. هم المفلحون بوشوي دعانا إلى دين قويم وارشدنا إلى صراط مستقيم. أفلا يعقلون أفلا تبصرون. وإذا رسول تكليما للكافر والإمام أو عقل ثاني وفي رسولنا فكري موضوعي خوشكبرا نابستانيش أوانا مسلمان مكلف شرعا بجێبەجێکردنی ئەداکردنی واجب بە شەرعیەکان وەکو نوێژی و ڕۆژی و عیبادەتەکان ئەوانەی کە ئەو عیبادەتانەی کە ئەوانە تێیدا ئەو عیبادەتانەی کە ئەوانە پێویستی بە زمان و گفتوگۆ ئەوانە هەیە ئەوانە لێی بەخشراون لە عیبادەتەکانی تکە خوای گەورە داوای لێ کردو بە گوێرەی تااقەتی خۆیان مەوزوعی ئەوەش تەبعاً کە سیرما کرد لە عالەمی ئیسلامی لە زۆر شوێن لەلایەنی بەخشی وتار یا ئامادەبوون لەوانەکان یا خوێندن معاهید یا وەکو لە مەدارسی شوێنی تایبەت ئەکادیمیا هەیە بۆ ئەوانەی کەوا نابیستن شێوازی ژمانی ئاماژە و خوێندەواری و نووسیان و وەسیلەی لێک حاڵی بوونیان بۆ سپاس بۆخوای گەورە ماوەی 7 ساڵە زیاتر لێرە بە موافقە و ڕەزامەندی لێژنەی باڵای فتوا و لە وەزارەتی ئەوقاف ڕێپێدان و ئەوەمان وەرگرتووە و دەستمان کردووە بە تەرخانکردنی کاتی دیاریکرا و شوێنی دیاریکرا و لە خوشکبرا نابیستەکان کە ئامادە دەبن لەبەر سیب و ڕەحمی ئاە دایکەوە لەو ئەوە دروستبوونە